مامۆستا چۆن ببین بەڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی یاخود ئەگەر بەشداری کۆرسی NLP بکەین دەبین بەڕاهێنەریان هەر بۆ خۆمانە شتە. با من وەڵامێکی جەنابەت بەمەوە هەموو بەڕێزانش ڕاهێنەربوون گرنگ نییە. ڕاهێنەربوون هەر کاتێ بتێ ببی بە ڕاهێنەر ئەتوانی بەس ڕاهێنەری چی؟ ئەبێ تۆ یەکەم جار لە بوارێکە زۆر بخوێنیتەوە، زۆر شارەزایی پەیاکەی، ڤیانی خۆتی پێ بگۆڕی، ئەزمونێکی باشت دەستکەوێ، ئەم ئەزمونە ببێ بەشتێکی بەقیمەت خەڵک پێویستی پێی بێ. ئەو کاتە دوای ئەوەی کە ئەزمونەکەت بەدەستێنا شارەزایەکەت بەدەستێنا بیر لەوەکەی تۆ ئەڵی چۆن بیگەێنم بە خەڵک، چۆن من ئەم شتە ئەزانم فێری خەڵکیکەم، ئەو کاتە بچۆ دەوری ڕاهێنەری بکەم. ئازیزانم ئەوەی لە کوردستان ئەگوزەرێ غەڵەتە. کابرا ئەچێ ئەڵێ با من ببم بە ڕاهێنەر، ئەچێ دەوراتی TOT ئەخوێنێ خۆیەکا بە ڕاهێنەر، بەڵام ڕاهێنەری چی؟ وەنیە؟ ئێستا بۆ نمونە من دەوراتی ڕاهێنەریم بینیوە، بەڵام کەی من دوای ئەوەی نزیکەی 10 ساڵ 15 ساڵ مطالعەم کردووە، شتم خوێندوەتەوە، شت فێر بووم، یارمەتی خەڵکم ماوە، اینجا چوم دەوری ڕاهێنەری بخوێن بۆی ئەم شتێک کە فێری بووم بیگەێنم. خودی ڕاهێنەری هیچ نییە. خودی ڕاهێنەری وەکو شێوە ڕێگاکانی دەرزبنەوە وایە. تۆ ئەبێ ببی بە مامۆستا پێشەوەی بڕی دەرز بڵیتەوە بڕێ ڕێگاکانی فێربوون فێری. واتە تۆ یەکەم جارە بێ بچی لە بوارێکە ئەزمون و شارەزایی وەربگری، ئەم ئەزمون و شارەزاییە ئەڵێ حەیفە با بڕۆم بزانم چۆن بیڵێمەوە، ئەو کاتە بچۆ بۆ دەوری ڕاهێنەری. وادارم گەیشت بێ. ئێستا بۆ نمونە هیوا هەیە ئەچێ خۆیەکە بە ڕاهێنەر، ئۆکەی، دوای ئەچێت دەورەیەکە خوێنێ دەورەی خەڵکەکە ئەجێ ئێڵێتەوە، نابێ، وە ڕاهێنەری نییە. ئەوە ڕاهێنەری نییە. ڕاهێنەری ئەوەیە 7 ساڵ خۆت ئەچی، خۆت مانوو ئەەکەی، ئەزمون پیا ئەەکەی، شتێک فێرەبی، حەلێک ئەتوانی تۆ حەلی شتێ بکەین، خەڵک ئامادەی پارە بە بۆ حەلە. باشە اینجا ئەو کاتە ئەبێ بچی دەوراتی ڕاهێنەری بخوێنی بۆ ئەوەی ئەو شتێک کە ئەیزانی بیڵێتەوە. بۆ نمونە ئەمە برادێک هاو دەوری ڕاهێنەری لەگەڵ ئێمە خوێن، ئیشی چی بوو؟ خۆی ئیشی سایقی بوو، چۆن سایقی فێری خەڵکەکەی. هاو دەوری ڕاهێنەری خوێن لەبەری خۆی لە نووسینگەی ئیشیە کرد. ئێمە معقولە دانەیەکی تر هاتووە هیچ نازانێت، یە دەوری ڕاهێنەری ئەخوێنێ ئەڵێ من ڕاهێنەرم با ئەمڕۆ بچم حازە چیاڵێتەوە، مەسەن تۆ ڕاهێنەری ئەچی چیاڵێ مە ئەوزەی وەکو چی وایە ڕاهێنەری وەکو بەکارهێنانی چەقۆ و دەرزی و نازان ئەم کەلوپەلانەیە کە لە عەمەلیاتە بەکارێت. باشە من ئەگەر بچم ئێستا ئەو کەلوپەلانە بکڕم چی ئیسفادەیەکی هەیە؟ من ئەبێ خۆم دکتۆر بم، بزانم چۆن عەمەلیاتکەم، اینجا ئەبێ بچم کەلوپەلەکە بکڕم. خۆشەویستان ئێستا ئەوەی خۆیەکە بە ڕاهێنەری بەرەبێدانی مرۆیی وای لێ هاتووە. من نەفەرێکتان پێ بڵێم هاتووە ئەڵێ مامۆستا منە بێ بم بە ڕاهێنەر، وتم یعنی ئەتەوێت لە چیا ببی بە ڕاهێنەر؟ باشە وتی وەڵای تر ئەتوانی ببی بە ڕاهێنەر، ئامۆژگاری خەڵکی دەورە با بخۆمە بانخوازی نییە، هەرکەس هاتووە خۆیەکە بە بانخواز و دووسێ ئاەت و حەدیث هێنێ و ئامۆژگاری خەڵکەکە. دین وا ناگە. دین ئەبێ خۆ جارەتی گەشتبی تطبیقت کردبێ، ئەهلی خەیر و ئیمان و عەمەلی ساڵح بی، خۆ عیبادەت بکەی، خۆ شەو نوێژ بکەی، خۆ قوربانی بکەی، خۆ بۆ نمونە بچی بۆ عەمرە کورە بگری بەسەر قورئانەکە تا اینجا بیرێ لە حەلی خەڵک بکەیتەوە. دوای ئەوە کۆمەڵێ شت کە گۆڕانکاری لە تۆ دروست کرد، توی کرد بەم ئینسانە ئیماندارە، ئەم کۆمەڵە شتە بێنی بیکەی بە دەرس، بڵێ من بانخوازی خوام. باشە داعیان إلى الله، داعیان إلى الله خۆ نابێ، خۆ هەمووان دینە زانین، بڕێ قسەی سلکەین بۆ خەڵک نابێت. لەبەرەوەم ئەو تەلەبەی هاتبووی بنەبن بە ڕاهێنەر، باوەڕکەن خۆی 3 ساڵ لە پۆلی 12 ئەیوت من ئەچم 10 ساڵێمە بە تەلەب. ئێوتم ئاخر یعنی تۆ جارێ وەرە ئەم ساڵ لە پۆلی 12 دەرەجە بێنە، وەرە شێوازی دەرەجە هێنان بکە بە دەورە بیرەرەوە خەڵکی تێگەشت. تەواو. یعنی بۆ نمونە تۆ لە هەر بوارێکە خۆت تطبیقی نەکی، ئەزمون وەرنەگری، شارەزا نەبی، ئیسفادە بە خۆت نەگەیەنی، ڕاهێنەری هیچ نییە. بەڕێزان ڕاهێنەری هیچ نییە. هەمومان ئەتوانین قسە بکەین بۆ خەڵک، وانە ئێستا من کوردی ئەزانم ئەتوانم قسە بکەم بۆ خەڵک،
بەڵام ئەبێ شتێ بزانم شتەکە بڵێمەوە اینجا ئەچم دەورەی ڕاهێنەری ئەخوێنم بۆی بزانم ئەو شتە بە جوانی بڵێمەوە بە تەکنیکەکانی بۆ بەکاربێت. هیوادارم پەیامەکەم بە وازحی گەیشت بێ. من گلەیم زۆرە لە ڕاهێنەرەکان لە بانخوازەکان، بەڵام قسە ناکەم، ئەوە ناچار بووم کە قسە بکەم. هەروەکو چۆن گلەیمان هەیە لە بازرگانەکان، لە سیاسیەکان، لە چیەکان بەڕاستی من گلەیەکی زۆرم لە ڕاهێنەر و لە بانخوازەکان هەیە کە ئەمانە ئەچن خەڵک پەروەردەکەن باشە، بەڵام نازانم ینی واستەکەم بۆیە ئێمە ناتوانین گۆڕانکاریکی باش دروست چکە شتەکە لە خۆمانە نییە، خۆمان هێشتا قەنەعەتمان پێی نییە، خۆمان هێشتا تواناکەمان نییە، بەس پێمان خۆشە بیگەێنین. هیوامان هەیە ئەڵێ منەوێ ببم بە بانخواز یەک جار تەفسیرێکی قورئانی نەهێناوە لەوەڵ تاخیر بیخوێنێتەوە. من دڵنیاتانەکە مامۆستا ناسری سوبحانیە فەرمێتی ئەفەرمێ خوای گەورە کە ویستی ئەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بکا بە بانخواز بەچی پێیگەیان هەر لە ئەوڵەوە پێیوت بڕۆ شەو نوێشکە. باشە ئەڵێ شەو نوێشکردن فەرز نییە، بەڵام فەرزە لەسەر بانخواز. تۆ هەموو شەیە شەو نوێژە نەکردوێ باسی دین بکەی بۆ خەڵک. ئێستا من بۆ باسی دین ناکەم بۆ خەڵک، هەر کاتێ توانیم. من ئێستا لە شوێنێکم جومعانە ئەچم چکە مزگەوت زۆر دوورە، بەس بە جومعە ئەچم بۆ مزگەوت. باشە هەر کات توانیم ماوەیەکی زۆر هەموو جارێ شەو نوێژم کرد، ئەو کاتە ئەو شتەی لە دین فێر بووم ئەو کاتە ئیگەێنم حەدیث الروح للأرواح يسري، ئەو کاتە قسەی دڵەگاتە دڵ. ئەڵێ زانایەک ڕۆشتۆ زۆر لە علومی شەرعی شارەسا بوو، باوکیشی مەلایەکی سادە بوو. ئەڵێ من ئەم جومعەیە نەخۆشم و ئەوانە و ئەوە چێ خوتبە خۆی ئامادەکە خوتبەیەکی زۆر بەخۆت با لەبەرەوەی کە ئەمە زۆر عالمە لە علومی شەرعیە. ئەڵێ کاتێک خوتبەکەیە سەیرەکە خەڵک باوێشک. ئەڵێ دوای گەڕێتەوە بەلای باوکی، ئەڵێ باوکە وەڵی من قسەکانم هەوڵم ما لە تۆ زیاتر ورتر و یعنی قسەی علمی و ئەمانە بکەم. ئەڵێ بەڵام خەڵک ئەڵێ ڕۆڵە من کاتێک ئەچم بۆ خوتبە خۆم 10 جوزە قورئان ئەو ڕۆژە ئەخوێنمەوە، اینجا ئەچم خوتبە. قسەی دڵ بەڕێزان من گوێم لە زۆر مەلاو لە بانخواز گرتووە، جاری وایەتە دڵی کەفەکەی گۆڕی چونکە خەریکی خورافات و قسەی حەلەق و مەلەقە بە ناوی عیلم و دین و جاریکان لە مزگەوت مەلایک ئەڵێن کۆلکە مەلایەکی سادە بەڵام دڵساف ڕۆژی جەژن بوو ها وتارێکیە، ئەوەنە وتارەکەی لە دڵەوەیە، ئەوەنە قسەکانی سادە بوو تێر دەسم کرد بە گریان. بەڕاستی ئێمە قسەی زل ئیسفادەی نییە، قسەیەکە لە ناخەوە بێ ئیسفادەی پێ. ڕاهێنەری و بانخوازی پێویستی بەم جۆرە ئیشێ، یعنی ئەبێ بڕۆی خۆ تەطبیقیکەی، ئەوەی کە خۆت تەطبیقت کردووە ڕێگایە بدۆزیتەوە فێری خەڵکیکی بۆی خەڵکیش تەطبیقیکە. من خۆم شتێکم تەطبیق نەکردە چۆنە من ئێستا چۆنە تام قەنەعەتکەم بە تۆ بیگ شەو نوێشتێک کە خۆم نەمکرد بێ وەڵی زۆر بێ من یعنی خۆ من ئەتوانم هەندێک ئامۆژگاری دینی و ئیمانی بکەم کە خۆم کاریگەری هەبووە لەسەرم، بەڵام خۆ ئەوە نامان کار بمانخواست.